هەشتی مارس ئەو ڕۆژەی تەواوی مرۆڤایەتی کردووە بە دوو بەشەوە. چل و شەش ساڵ بەر لە ئێستا نەتەوەیە گرتوەکان و 112 ساڵیش بەر لە ئێستا لە ئەمریکا ڕۆژی جیهانی ژنان ناسێنراوە. وەکو دەوترێت ئەم ڕۆژە کۆبوونەوەیەکی جیهانیە بۆ بیرهێنانەوەی تێکۆشانی ژنان لە مێژووی مرۆڤایەتی و بانگەواز و جەختکردنەوەیە بۆ یەکسانی ڕەگەزی. چەپەکان و چالاکانی بواری مافەکانی ژنان پێیان وایە هەشتی مارس دەستکەوتێکی گرنگی تێکۆشەرانی ڕێبازی سۆسیالیزم و ئازادی و بەرابەری ژنان و پیاوانە. مێژوویەکە لەگەڵەوەی گیانبازی زۆری لە پێناودا کراوە دەستکەوتێکی پڕبایەخیشی بۆ ژنان لەگەڵ خۆی داهێناوە. کەمیژنین ئەو ژنانەی کە پێیان وایە لە سێبەری ئەم ڕۆژەدا گەورەترین ستەم لە ژن کراوە و ئەم ڕۆژە بۆتە هۆی وەدیهێنانی نەهامەتیە یەک لە دوای یەکەکانی ژنان. مێژووی هەشتی مارس دەگەڕێتەوە بۆ هەشتی سێی ساڵی 1975 کاتێک ژنانی کرێکاری چنینی شاری نیویۆرک لە ئەمریکا بە داواکاری دەکات ژمێرکار دەستیان کرد بە نیشاندانی ناڕەزایی دەربڕین و خۆپشاندان. سەرنجام ئەو خۆپشاندانە لەلایەن پۆلیسەوە بە توندترین شێوە سەرکوت کرا و وەڵام درایەوە. ساڵی 1970 حیزبی سۆسیالیستی ئەمریکی بە پێکێنانی کۆمیتەی نەتەوەی ژنان خوازیاری ئەوە بوون ژنان لە هەڵبژاردنەکاندا بەشداریان پێ بکرێت و بۆچوونی خۆیان هەبێت هەر لەو ساڵەدا کرێکارانی ژنی بەشی چنین با دروشمی قەدەغەکردنی کاری منداڵان و دەستەبەرکردنی مافەکانیان خۆپشاندانیان ئەنجامدایەوە. ئەوەش بووە هۆی لەدایکبوونی ڕۆژی هەشتی مارس لە ساڵی 1990دا وەکو ڕۆژی نەتەوەی ژنان لە ئەمریکا بەڕەسمی ڕاگەیەنراو. ساڵێک دواتریش لە کۆنگرەی نێودەوڵەتی سۆسیالیستەکان کە لە شاری کۆپنهاگنی پایتەختی دانیمارک بەڕێوەچوو کلاراستکین ژنە تێکۆشەر و کۆمۆنیستی ئەندامی هەڵکەوتەی حیزبی سۆسیال دموکراتی ئەڵمانی هەشتی مارسی بۆ ڕێزگرتن لە هەوڵی کرێکارانی ژنی ئەمریکا وەکو ڕۆژی جیهانی ژن بە کۆنگرەکە ناساند و دواتریش بە کۆی دەنگ پەسەند کرا. چیرۆک و ناسانەکانی هەشتی مارس لەسەر ئاستی نێودەوڵەتی ماندووبوونی ویستووە و لە ساڵی 1911دا هەریەک لە وڵاتانی دانیمارک، سوید، ئەڵمانیا و ئوسترالیا گردبوونەوەی جەماوەری و ڕێپێوانی بەرفراوانیان ئەنجامدا تا کارگەیشتە شۆڕشی ئۆکتۆبەری ساڵی 1970 رووسیا. لەو کاتەشەوە تا ئێستا ڕۆژی هەشتی مارس لە سەرتاسەری دنیادا ناسێنراوە. ئەرەو چالاکیانەش بوو وای کرد ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 1975دا هەشتی مارس بە ڕۆژی جیهانی ژنان بناسێنێت. وەکو سعید ئەمانی چالاکی مافەکانی مرۆڤ پێی وایە ڕۆژی هەشتی مارس بە هەوڵ و خەباتی شێلگیرانەی ژنان و بە پشتیوانی بزوتنەوەی کرێکارانی سۆسیالیست و هەموو مرۆڤە ئازادی خوازەکان هاتەبوون. سەرباری ئەوەی 112 ساڵ بەر لە ئێستا لە ئەمریکا ئەو ڕۆژە ناسێنراوە، بەڵام چالاکانی مافەکانی ژنان پێیان وایە تا ئێستا تونند و تیژی دژی ژنان لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسیدا بەردەوامە و لە باکووری کوردستان ژنانی پەرلەمانتار و چالاکانی سیاسی ژن حکمی قەرەقوشیان بەسەردا دەدرێت و زیندانی دەکرێن. لە ڕۆژاوای کوردستانیش گروپە تیرۆریسیەکان پەلاماری شەڕڤانانی ژن دەدەن و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ژنان زیندانی دەکرێن لە ژێر ناوی چالاکی سیاسی. لە باشووری کوردستانیش تا ئێستا وێڕای هەبوونی ئەو هەموو ژنە چالاک و بوێرەی کە هەیە و ڕۆژانە چالاکی و گفتوگۆی گرنگ بەڕێوە دەچێت، بەڵام تا ئێستاش هەر ڕۆژە و بینەری تراژیدیایەکی نوێ دەبین لە کوشتن و خۆسووتاندن و دەستدرێژی بۆ سەر ژنان. بە خوێندنەوەی ئەم مێژوەی خەباتی ژنان دەگەین بەوەی دیاریکردنی ئەو ڕۆژە لە ئەنجامی ئەو هەموو تێکۆشان، کۆبوونەوە، مانگرتن و خۆپشاندانانەی ژنان بووە لەسەر ئاستی دنیادا پێکەوە هەڵمەتێکی گەورە بوو کە ڕۆژێکی بۆ دیاری بکرێت. ئێستا دوای ئەو هەموو ساڵە و ئەو هەموو خەباتە لە پێناو مافی ژناندا سەرجەم کۆمەڵگەی مرۆڤایەتی بووە بە دوو بەشەوە. بەشێک پێیان وایە دیاریکردنی یەک ڕۆژ بۆ ژنان جۆرێکە لە پێشێلکردنی مافەکانیان و ژن لەوە گەورەترە مافەکانی کورد بکرێتەوە لە ڕۆژێک و بۆنەیەکدا و بەشێکی تری مرۆڤایەتیش پێی وایە ژنان دەبێت پابەندی یاسا و ڕێساکانی سیستمی پیاوسالاری بن، ئەوەی کە داوای دەکەن زیادەیە و دیاریکردنی ڕۆژێک بۆ ژنان
جیاکاری و دووبەرەکی دروست دەکات لە نێوان ژنان و پیاواندا. ژنان بە درێژایی مێژوو لە خۆیان زیاتر مافیان پێدراوە، بۆیە بڕوایان بە ڕۆژی ژنان و 8 مارس هەر نییە. ئێستا تۆی بینەر ڕای خۆت بڵێ تا چەند بڕوات بە خەباتی ژنان و مافەکانیان و پاراستنی سەروەری و شکۆی ژنان هەیە، تا چەند وەک تاکێک توانیوتە لەو ڕاستیە تێبگەیت کە ژنان بەشێکی سەرەکی و دانەبڕاوی تەواوی کایە و قۆناغەکان و بەرەو پێشچوونەکانی مرۆڤایەتین؟